هاوڵاتیان بە ئۆتۆمبیلی خۆیان نێنە ناو سنتەری شارەوە خۆیان بە دوور بگرن گەراجەکان هەندێک جار قەپات بوون شوێنی وەستانی ئۆتۆمبیلیان نییە. بەرەجەژنانە و قەرەباڵغێکی زۆر ڕووی کردوتە ناو بازاری شاری سلێمانی ئەوەی دوێنێ لە وێنەکاندا هەبوو لۆد و قەرەباڵغێکی زۆر هەبوو لە ناو بازاری شاری سلێمانیدا. بۆیە هاتووی سلێمانی ئەمڕۆ ڕاگەنرایەکی بڵاو کردو تێدا باسی لەوە کرد کە لەمە دووە شەقامی کاک ئەحمەدی شێخ و شەقامی مەولەوی بربەست دەکرێت بە ڕووی هاتووی ئۆتۆمبیلدا. لێرە مقدم بەهمەن عەبدوڵڵا وتەبێژی بەڕێوەبەری هاتووی سلێمانی لێگەکە بە من فەرموویتە ئێرە سڵاو لێ بێ داخستنەکە لە کاتژمێر چەند بۆ چەند ئەبێت بۆ بە دیاریکراوی ئەم دوو شەقامەکانی تر لۆدی لەسەر نییە؟ لە ڕاستیدا بەر لەوەی باسی داخستنی شەقامەکان کە پێم خۆشە سەرنجێک بم بە هاوڵاتیان هەمیشە لە بەرەجەژنانە لە چەند ڕۆژێک پێش جژنی ڕەمەزان و پێش جژنی قوربانی پیرۆزدا لۆد و قەرەباڵغێکی زۆر دەکەوێتە ناو سەنتەری شارەوە. بۆیە من لێرەوە داواکارین لە هاوڵاتیان و کۆمڕە لە ئاگاداریەکەشە بە هاوڵاتیانمان وتووە بۆ کاری زۆر زەرور نەبێ بە ئۆتۆمبیلی خۆیانەوە سەردانی ناو سەنتەری شار نەکەن بە تایبەتی شەقامەکانی مەولەوی سابونکەران ئۆرزدی لێەوە کە دێتەوە شەقامی مەولەوی. بۆیە هەمیشە لێرەیە بەهۆی زۆری پیادەڕەوەکانەوە بەهۆی دانانی بەشێکی زۆر لە دەستجێ ڕوە و کەسانی کە شت دەفرۆستن لەسەر شەقامەکان قەرەباڵغێکی و لۆدێکی زۆر هەیە و ئەمە دەبێتە هۆی گرفت و ئاستەنگ بۆ هاتوچۆ و هەندێک جار دەبێتە هۆی ئاستەنگ بۆ تیمەکانی فریاکەوتنیش. بۆیە باشتر وایە هاوڵاتیانی پاسەکان هێڵی پاسی گەڕەکەکان بەکاربێنن و بە تەکسی هاتوچۆ بکەن هەندێک جار یا ئۆتۆمبیلەکانیان لە دووری ئەو ناو سنتەری شار ڕابگرن و بە پێ بێنێ ناو سنتەری شارەوە. لە ڕاستیدا ئێمە ئەمڕۆ پاژەوەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا لە سۆشیال میدیاوە بینیمان کە خۆشمان سەرنجماندا تێبینیمان کرد کە لۆد و قەرەباڵغێکی زۆر هەیە تەنانە دوای لێ هاتبوو ببوو بە تەنز نەک ئۆتۆمبیل هەر پیادەش قفڵ ببوو نەیەتوانی هاتوچۆ بکە. بڕیاردرا بەوەی کە لەگەڵ لیژنەی ئەمنی و بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی پێیان باش بوو کە ئەو شەقامانە بە پێی پێویستیدا بخرێواتە لە ئێستا وەکو دەبینن شەقامی مەولەوی ئاساییە بەڵام لە پێشتردا لە گۆڕەپانی سەرا لە سابونکەران لە شەقامی پیرەمێرد مەفرەزەکانی هاتوچۆ ئامادەبوونیانەیە کە تێبینی بکەن لەو شوێنانەدا ئۆتۆمبیلێکی زۆر دێتە خوارەوە لۆد و قەرەباڵغی هەیە و شەقامەکە بەرەو قوفڵبوون دەڕوا ئاڕاستی شەقامەکە دەگۆڕن و شەقامەکە دادەخەن ئەو ئۆتۆمبیلانی کە لە پیرەمێرد و دێنە خوارەوە ناچار دەکرێن کە بچنە خوارەوە بۆ شەقامی ئەسحابەسپی و گۆران ئەو ئۆتۆمبیلانەشی کە لە کاک ئەحمەدی شێخەوە دێنە خوارەوە دیسانەوە بربەست دەکرێن ناتوانن بێنە بەردەم مزگەوتی گەورە و لە شەقامی قەناتەوە ئاڕاستەکان بربەست دەکرێن. ئەمە بۆ کاراستانی هاوڵاتیانە ئێمە ئامانجمان نییە ئێمە مەبەستمان نییە کە گرفت بۆ هاوڵاتیان دروستکەین بەڵکو پێمان وایە بە چارەسەرە بنەڕەتیەکان لەو کاتانەدا چارەسەرانیەکان ئەوانن کە ئەو شەقامانە بربەست بکرێن. کاک بە من بۆ نمونە شەقامی کاک ئەحمەدی شێخ چێتەوە بەرەو مزگەوتی گەورە لێشەوە شەقامی مەولەوی ئەمە لە پاژنیۆڕوانە بربەستەکە دەگەر بتانێ بربەستی کە لە کاتی قەرەباڵغیە هەمیشە جوڵەی ئۆتۆمبیل لە شەقامەکاندا لە ناو سەنتەری شاردا لە بەرەبەیانە کەم بووە. بۆیە تێبینیەکان یا چاوەکان زیاتر لەسەر دوانیوەڕوانن کە لۆد و قەرەباڵغی زۆرتر بێ. وەکو باسم کرد ئێمە مەفرەزەکان ئامادەبوونیانەیە هەر کاتێ هەست بکەن شەقامەکە لۆد و قەرەباڵغی لەسەر ڕاستەخۆ داخرێت لە بەیانیان نابێ لە نیوەڕوان نابێت لە شەوان نابێ بەڵام بەگشتی کاتەکان لە دوانیوەڕوان و لۆد و قەرەباڵغێکی زۆری دێتە سەر. پەیامەکەی من جارێکی تر ئەوەیەکە هاوڵاتیان بە ئۆتۆمبیلی خۆیان نێنە ناو سەنتەری شارەوە خۆیان بە دوور بگرن گەراجەکان هەندێک جار قەپات بوون شوێنی وەستانی ئۆتۆمبیلیان نییە ئۆتۆمبیلەکان ڕەنگە وەکو ڕۆژانی ئاسایی نین کە بتوانێت لەسەر شەقامەکان ڕابگیرێ. باشتر وایەکە وەکو باسم کرد یا ئۆتۆمبیلەکانیان لە دەروی سەنتەری شار ڕابگرن یا بە ئۆتۆمبیلی گشتی هاتوچۆ بکەن.